لە سنووری قەزای چەمچەماڵ تەقەکردن لە بۆنە و یادەکاندا بە ناوی تەقەی خۆشیەوە لە حاڵەتەوە بووە بە دیاردا. هەر ئەمەش هاوڵاتیانی نیگەران کردووە و تووشی دڵە ڕاوچەیی کردوون. مامۆسایەکی یانیش باس لەوە دەکات تەقەکردن بەبێ هۆ حرامە و هەر کەسێکیش بەهۆی ئەو تەقەیەوە گیان لەدەست بدات تەقەکەرەکە لە ڕووی شەرعیەوە بە بکوژ ئەژمار دەکرێت و تاوانبار دەبێت. لە ڕووی شەرعی شێوەشتێکی نادروستە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمی عەزەتدانی دڵی موسڵمان جائز نییە و ئەو کەسانەشی کەواکەن خۆزگایە لە کاتێکی ترا دایان ئەنێیت و تۆش تەقاکی لە پاڵیانە بزانن چەندە شتێکی ناخۆش و چەنە حاڵەتێکی ناتەبیعی و ناتەندروستە. بەڕاستی دیاردەیەکی ناشرینەوە بە هیواشم و بە ئاوات ئەم ڕۆژە لە ڕۆژان لەم وڵاتی ئێمەیە بگەینە ئاستێک کە دەربڕینی خۆشیەکانمان بە شێوازێکی تر و بە شتێکی تر بێت. لە ڕوانگەی شەرعەوە ئەم فیشەکە تۆ لە خۆڕای تەقاکەی بەبێ ئەوەی کەوا کەس پێت بڵێت پێی دەڵێن تەقی خۆشی بەڵام تەقی ناخۆشیە. لە ڕوانگەی شەرعەوە ئەگەر هات و ئەم فیشەکە لە ئاسمان بەرەوە بوودایە سەر هەر کەسێک کوشتی ئەو کاتە تۆ بە قاتل دادەنرێت و هەندێک زانایان دەفەرمونون دەبێتە قەتلی عەمدی لەبەری کاتۆ بە ئارەزی خۆت تەقت کرۆ بە ئاسمانە. بۆیە ئەم تەقەکردنە شێوازێکی زۆر ناشرینە ناو ئێمە ڕوو ئەدات. بەڕاستی عەزیەتدانی موسڵمانە و بەری ئەو فەرمودەی پێغەمبەری خوا دەکەوێت صلی الله علیه وسلم کە دەفەرمێت خوای گەورە لە ڕۆژی قیامەت تەمەشای ئەو کەسان ناکە کە عەزیەتی موسڵمانیان داوە. قایمقامی چەمچەماڵیش کە هاوکات سەرۆکی لیژنەی ئەمنی قەزاکەی ئاماژەی بۆەوە کرد تەقەی خۆشی پەیوەندی بە کولتوری ناوچە جیاوازەکان و هۆشیاری تاکەکانی کۆمەڵگەوە هەیە و دەشڵێت هەر کاتێک لە سنوورەکەیاندا تەقەی خۆشی کرابێت ئەوان لیژنەکانیان ئیجراعاتی یاسایان ئەنجامدا و تاوانبارانیان بە مەبەستی لێپرسینەوە ڕەوانەی دادگا کردووە. دیاردەی تەقەی خۆشی لە کاتی لە ناکاویان لە بۆنەوەیان لە ڕووداوەکە ئەمە پەیوەندی بە کولتوری میلەتێکەوە هەیە بە کولتوری ناوچە جیاجیەکانەوە هەیە بەداخەوە یعنی لەوەی بەشێکی بگەڕێتەوە بۆ نەقص لە هێزە ئەمنیەکانە چووکە کە تەقی خۆشی لە سنوورێکە کرێ بۆ نوێ لە سەمەسەماڵیا لە تەکیە تەنانەت جارویە لە کەرکووک و لە سلێمانیش ئەکرێ بۆ هەر بۆنێک چارەسەرەکەی تا حدێک ئەستەمە تۆ لەو حاڵەتانەیە بە هێزە ئەمنیەکان شوێنە گشتیەکان بپارێزی و کۆنتترۆلی ئەمنی بکە. لەو حاڵەتەیە کە مەسەرەن هاوڵاتێک لەسەر تەقی خۆشی لەو کاتەیە دەستگیر بکرێ ئەوە دەست بەجێ پەڕاوی لێکۆڵینی بۆ کرێتەوە و تەسلیمی دادگا ئەکرێ و لە دادگا و ئیجراعاتی خۆی وەرەگرێ. ساڵانە و لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان و لە کاتی بۆنە و یادەکاندا و بەهۆی تەقی خۆشیەوە چەندین هاوڵاتی دەبنە قوربانی. تا ئێستش نەتوانراوە ئەو حاڵەتە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بە تەواوی کۆنتترۆل بکرێت بۆیە زۆر جارم کێشەیە گومانی لەسەر توانای ئەو دەستگایانەیش دروست کردووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.